هەر لایەنێک و حیزبێک لاوڵیەوەدا پرسی ریفراندۆم بکات بەدەستکەوت و سەرکەوتنیشی بۆ گەلی کورد بەبەرهەم ناو ببات، بەڵام تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەر میکانیزم و چۆنیەتی ئەنجامدانی. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای وایە ریفراندۆمێک دوای ئاساییکردنەوەی دۆخێرێم و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هێزی زیاتری دەبێت. تەنها دەواازەی یاسایی بۆ گەیشتن بە وڵاتی سەربەخۆ بە جددی گفتوگۆکان بکەین و پەرلەمان بارودۆخ ئاسایی بکەینەوە، پەرلەمان کارا بکەینەوە بۆ ئەوەی سەقفێکی یاسایی هەبێ و مەوزوعە و بڕیارەکان بە قانون و بە یاسا دەرکەین و لە هەمان کاتیشدا تەرتیبکردنەوەی ماڵی کورد بۆ کۆدەنگی نیشتیمانی، چونکە پێم وایە ئەگەر ڕەفرەندۆمێک بکەین 50+1 بینی ڕەفرەندۆمێکی زەعیفە بی. بەشێک لە حیزبەکانی تریارێم لەگەڵ ئەوەی ڕای جیاوازیان هەیە، بەڵام کۆچیشن لەسەر ئەنجامدانی ریفراندۆم بە مەرجێک سربەخۆیی لە دواوە بێت پاش گفتگۆکردن و سەردانیکردنی بەغدا و وڵاتانی دراوسێ. ئەو دەوڵەتە نوێ بێتە ئەندام لە نەتەوە یەکگرتوەکان لەبەرەوە ڕێفراندۆم قۆناغێکی گرنگی پرۆسەیەکە کە ئەنجامەدرێت و هیوادارین بە سەرکەوتنی ڕێفراندۆم پرۆسەکە بە شێوەیەکی گشتی پرۆسەیەکی سەرکەوتوو بێت. ڕیفراندۆم کۆتابڕیاری خەڵکی هەرێمی کوردستانە و گەڕانەوەی بۆ نییە، بۆیە پێویستە زمینە سازی بۆ بکەین و لە هەموو مەخاتیرەکانش بیپارێزین، ڕیفراندۆمێکی سەرکەوتوو بێ و خەڵکیش تووشی کێشە نەبێ لەسەری. 25 نۆیەم ساڵ ئەو ڕۆژەیەکە بۆ ڕیفراندۆم دیاری کراوە سەرباری هەموو ناکۆچیەکانیش، بەڵام تەواوی لایەنەکان بە مافیا وڵاتیان و دەستکەوت بۆ گەلی کورد لە قەڵەم دەدەن، بەڵام دیار نییە پاش ڕیفراندۆم ڕەوشێرێم بەکوێ دەگات. لەگەڵ ئەوەی هەمووان هاوڕان، بەڵام هەر حیزب و لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان لێکدانەوە بۆچوونی جیاجیای لەبارەی ڕیفراندۆم هەیە. جیا لە حیزبەکان دانیشتوانی هەرێمی کوردستانیش لە چاوەڕوانی ئەو ریفراندۆمن کە ماوەیەکە باسی گەرمی کۆبوونەوە و کۆڕ و کۆبوونەوەی هاوڵاتیانە بۆ ئەوی هەرچی زووە بەرهەمەکەی ببین و کۆتایی بەو قەیران و کێشانە بێت کە لە هەرێمی کوردستان ماوەی 2 ساڵە بوونیان هەیە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.